بۆ یەکەم جار لە مێژوودا 2870 دلاری بڕی. دەڵێ ئێران نزیک بۆ تۆ لە چەکی ئۆتۆمەوە ئێمە نایەڵین و ئەگەر هەوڵی کوشتنیشم دەن لەسەر زەوی و نەخشە دەیان سڕمەوە. بەنای خوای گەورە ئەوە چەند جارەکە وشەی دووبارەکەین و هەر دەبی زوو بڵێن بۆ یەکەم جار لە مێژوودا. ئێستاشەوە دەڵێن بۆ یەکەم جار لە مێژوودا 2870 دلاری بڕی کە ڕقەمەکە تا ئێستا لە مێژووی زێردا شتیوانە بووە بۆ یەکەم جارەوە. زێر بەرزبوونەوەیەکی زۆر گەورەی تۆمار کرد، لە ئێستادا مسقالی 630,000 مامەڵی پێوە دەکرێت. هۆکارە سەرچەکانیش بەر لەوەی ئەوها زۆر بەرز بێتەوە نزیکەی هەفتەی ڕابردوو بوو پێم وابی دەستی بە بەرزبوونەوە کرد بەهۆی لێدوانەکانی ترەمپەوە کە لە ئێستادا وا زۆر بەرز بووە لەگەڵ قسەکانی ترەمپ لە دوێنێەوە کە ئاماژەی بەوەی کرد کە پێویستە غەزە چۆڵ بکرێتن و دەستی بەسەردا دەگەین لە کاتێکدا کە شتیوانە بووە لە هەموو مێژووی ئەمریکادا سەرۆکەکان شتیوایان نەکردیە یان هیچ وڵاتێکی داگیرکار نەچۆتە وڵاتێکەوە بڵێ ئەو خاکە ئیمنە. بۆ یەکەم جار ترەمپ ئەو شتەی کرد ئەوان هۆکاری بوو. هۆکاری دومیش زۆر کە سەرچیە ئەو لێدوانی دوێنێ ئەوە بووکە دەڵێ ئێران نزیک بۆ تۆ لە چەکی ئۆتۆمەوە ئێمە نایەڵین و ئەگەر هەوڵی کوشتنیشم دەن لەسەر زەوی و نەخشە دەیان سڕمەوە.